پاراستنی هاوسەنگی لە هاوکێشەی ژمارەی دانیشتوانی نێوان گوند و شار بایەخێکی یەجگار گرنگی هەیە لە بواری ژینگە پارێزی، چونکە ئەم ژمارەیە پەیوەندیدارە بە دابەشبوونی دانیشتوان بەسەر ڕووبەرە جیاجیاکان بەپێی قەبارەی دەرامەتە جۆرا و جۆرەکانی ژینگە. بەپێی ئامارەکان لە 80 دانیشتوان لە شارەکان نیشتەجێن و کەمینەیەکیش لە گوندەکان. ئەم دابەشبوونە چ کاریگەریەکی لەسەر پیسبوونی ژینگەی باشووری کوردستان هەیە و پیسبوونی ژینگەی شارەکان چ کاریگەریەک لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات و ئەو نەخۆشیانە چین کە مرۆڤەکان بەهۆی پیسبوونی ژینگەی شارەکانەوە تووشی دەبن. ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر ئاراستەی کەسانی پسپۆڕ و شارەزای بواری تەندروستی و ژینگە دەکەین. بینەرمان بن. یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی نێوشارەکان بۆ زیادبوونی ژمارەی دانیشتوان دەگەڕێتەوە بەگەڕانەوە بۆ ئامارەکانی ساڵی 1965 لە باشووری کوردستان دەردەکەوێت ڕێژەی دانیشتوانی گوند بەراورد بە ڕێژەی تەواوی دانیشتوانی پارێزگاکان ڕێژەیەکی بەرزە. سلێمانی لە 158، هەولێر لە 162، دهۆک لە 167. بە وەرگرتنی تێکڕای ئەو ڕێژانەش دەردەکەوێت کە زیاتر لە 62% دانیشتوانی ئەو سێ پارێزگای باشووری کوردستان دانیشتووی گوند بوون و 38% دانیشتووی شارەکانیش بوون، بەڵام لە ئێستادا 80% دانیشتوانەکەی لە شارەکان و 20% لە گوندەکانن. ژینگەی گوند و شار طبعاً ژینگەی گوند پاکترە لە ژینگەی شار لەبەرەوەی ئێمە کاتێک کە بمانەوێت هەوایەکی پاک هەڵمژین بۆی ئۆکسسیژینێکی پاک وەرگرین تۆزێ ئیسراحەتێ بە مێشکمان بین طبعاً یەی نەکوێوە لە گوندا ئەچینە لە گوندا لاستەیە پێویست ناکا بشیتەی شوێنێک لەبەر ئەوەی گوند هەمووی خۆی سروشتی و می پاکە و سەوزایەکی زۆر ئاو هەوایەکی پاک، بەڵام لە شارێکە بۆ نونە لە شارێکی وەکو سلەیمانیە ئیجبارین مەجبورین ئەگەر هەوایەکی پاکمان بێ بینە باخچەیەکی دەستکردەوە وەکۆم باخچەی ئێستا لە ڕاستیە لەبەر ئەوەی لە ناو ینی بەعام لە شارە ئاو هەواکە ینی پاکتر نییە لە ڕاستیە لە گوند ئاو هەوایەکی پاکتر و سازگارتر و ژینگەیەکی جوانتر و پاکتریشە، بەڵام لە شارە ئەمە بە پێچەوانەوەیە کە ئاو هەوایەکی پیس لەبەرەوەی عادەتە نەزانین ڕێژەیەکی زۆر ئێستا لێرە ئەم هەموو سەیارە و ئەم هەموو ئەدەواتی گەرم ینی تەکنەلۆژیای گەرمکردنەوە و ساردکردنەوە ئەمانە هەمووی ئەبێتە چێبێت هۆی ئەوەی کە ژینگەکەی شارەکەی گەرم کردووە، ژینگەکەی پاک نییە. سیارەکان خۆتانزان ئەم هەموو CO2 دەرەوە لە بنزینی خراوە و CO2 ئەم جۆرە شتانە ئەمە هەواکەی پیس کردووە، لەبەرەوە ناچارین ڕوو بکەینە پارکێکی دروستکرا و شوێنێکە سەوزایەکی زیاتری هەبێت و بۆ ئەوەی ئۆکسسیژنێکی پاک هەڵمژین. لە ڕاستیە دابەشبوونێکی ناهاوسەنگ هەیە لە ئێستاە لە نێوان شار و گوندەکانە لەبەرەوەی تقریبان لە 108 دانیشتوانی باشووری کوردستان ڕویان کردوتە شارەکان و کەمینەیەکی زۆر کەم لە گوندەکانە ماوە. ئەم کەمینە کەمش کە لە گوندەکانە ماوە لە ڕاستیە تەسیرێکی خراپە کاتە سەر کەش و هەواکەمان و هەم پێکهاتەکانی تریش، لەبەرەوەی کاتێک کەمینەیەک زۆر لە گوندەکانێتوانێ خەڵکە کەمتر خەریکی سەوزایی و ئاژەڵداری و ئەمانە ئەبێت، خەڵکەکە زیاتر کە هاتۆتە شار لە شارە زیاتر خۆمان زانی ناتوانێت ینی خەڵک ناتوانێت خەریکی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئەم جۆرە شتانە بێ زیاتر وەکاتە کۆمەڵێک پیشەی تر کە لەوانەیە ژینگەیی نەبێت، لەوانەیە هیچ نزیک نەبێت لە ژینگە و زراعەتەوانێ. لەبەر ئەوە ئەم دابەشبوونە ناهاوسەنگە وای کردووە کە ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە لە ڕاستیە و لە ڕێژەی بەرەمهێنانیش کەمە بێتەوە، ڕێژەی زیاد بەکارهێنانمان زیابێ. ئەمە باڵانس ینی باڵانسی دروست نەکردو لە ڕاستیە باڵانسەکە تێک چووە بەمە ئەبێتە هۆی ئەوەی کە سەوزایەکەمان کەمترە. کاتێ سەوزایی کەمترە طبعاً ئۆکسسیژینی پاکیش کەمە بێتەوانێ، بەرهەمەکانی تر کە زیان لە ژینگە ئەداوە بێتە هۆی ئەوەی غیر ینی تەوازن دروست ناکات لە ژینگە ئەم شتانە زیاترە بێت.
هەروەکو دەزانن پیسبوونی ژینگە یەکێکە لەو خاڵانی کە بریتیە لە بەرهەمهێنانی مادەی زیان بەخش بۆ ناو سروشت و ژینگە چ ئەو مادانی کە هەمانە ئایا فیزیایی بێ یاخود بایۆلۆژی بێ یاخود مەوادی کیمیایی بێ و ئەمەش کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی دەبێت لەسەر ژیانی مرۆڤ و زیندەوەران و ئەتوانین بڵێن پیسبوونی ژینگە کاریگەریکی زۆری دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ لەبەر ئەوەی کار دەکاتە سەر پیسبوونی ژینگەی هەوایی کار دەکاتە سەر پیسبوونی ژینگەی ئاو کار دەکاتە سەر پیسبوونی ژینگەی خاک وشکانی و کار دەکاتە سەر پیسبوونی ژینگە بە شێوەی گەرمی دەنگەدەنگ شەپۆلی کارۆمۆگناتیزیەکان وەژاوەژا و هەبوونی ڕووناکی و گەرمیەکی زۆر کە ئێستا بە تەواوەتی خەڵک هەستی پێ ئەکا و خەڵکی هەراسان کردووە ئەوەی کە زۆر مایی مەترسیە زیاتر ڕێژەی لە سایە 73.8 گرتوتەوە پیسبوونی ژینگەی هەواییە بە تایبەتی ئەتوانین دابەشی بکەین بۆ ناو ماڵ و دەرەوەی ماڵ ئەوانی کە لە ناو ماڵان لە ئەنجامی بەکارهێنانی نەوت و خەڵوز و تەباخ و بەکارهێنانی ئەو مادانەی کە بۆ حازرکردنی چێشت هەتا جگەرە کێشانیان ئەو مەوادانەی کە لە نێو خانوەکانی شاردا بۆ کەرەستەی بیناسازی بەکار ئەهێنرێن ئەوە گازی یەکە ئۆکسیدی کاربۆن و دوان ئۆکسیدی کاربۆن و ئەمانە دەبێتە کاریگەریکی خراپی ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤ کە زیاتر سیستمی هەناسەدان و دواتر نەخۆشیەکانی دڵ ئەگرێتەوانێ و ساڵانەش بەپی ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوی نێودەوڵەتی WHO کردوێتی ئاماژە بەوەکە لە وڵاتێکی وەکو هیندستانە 9 ملیۆن هاوڵاتی بە لە ساڵێکا دەمرن بە پیسبوونی ژینگەی هەوایی و دواتریش ئەگەر بینە سەر پیسبوونی ژینگەی ئاوی هەروەکو ئەزانن ئەم ساڵ ڕێژەی بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە کاتێک کە ژینگە هەواییەکان پیسە بێ پلەی گەرمی زەویش بەرز دەبێتەوانێ و ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە ژینگە ئاویەکانیش دەرەنجامی ئەوەی کە ئاوەڕۆکان هەندێک جار تێکەڵ دەبنەوە بە سەرچاوە ئاویەکان یان خودت هەندێک کات ئەو خۆڵ و خاشاک و پاشماوەی کارگەکان ئەچێتەوە ناو سەرچاوە ئاویەکان یان هەندێک کات کە تێبینیمان کردووە ئەو دەرمانانی کە بۆ ئاژەڵ و ئادەمیزاد بەکار ئەهێنرێت ئێستا چاڵی بۆ هەڵدەکەندرێت و ئەخرێتەوە ژێرزەوی کە ئەم دەرمانانە مادەی هافلایفیان هەیە و ئەبنە هۆکاری ئەوەی کە 300 ساڵ کاریگەری کیمیایی و خراپیان لەسەر تەندروستی هەوڵاتیان هەبێ ئێمە دەبێ ئاماژە بەو شتانە بکەین کە گەرمی و ڕووناکی و شەپۆلە کارۆمۆگناتیزیەکان و لە وڵاتی ئێمە توێژینەوە ناکرێ بزانین تا چەندێک کاریگەری لەسەر باری دەرونی و قەلەقی توشبوون بە نەخۆشیەکانی دەرونی و هەروەها نەخەوتن و تێکچوونی باری دەرونی کەسەکان کە چەندین نەخۆشی دەرونی و سایکۆلۆژی ئەگرێتەوانێ تووشی هاوڵاتیان نەکات. گوندەکان لە ڕووی پشتگوێخستنی خاک و سەرچاوەکانی ئاو و کەمبوونەوەی بەروبوومی کشتتوکاڵی زیانێکی زۆریان بەرکەوتووە شارەکانیش بەو ڕوبەرە دیار و ژمارە زۆرەی دانیشتوانەوە تووشی زۆر کێشەی ژینگەی بوو لەوانە کێشەی نیشتەجێبوون هاتوچۆ قەرەباڵخی لە بازاڕ و شوێنە گشتیەکان ژاوەژاو کەم ئاوی ئاوەڕۆ کارگەکان و بەکارهێنانی سوتەمەنی زیان بەخش لە ڕاستیە هۆکاری پیسبوونی ژینگەی شارەکان وەکو لای هەمومان ئاشکرایە زۆر هۆکار هەیە طبعاً زۆربوونی ژمارەی دانیشتوانەمێکێکە لە هۆکارەکان کاتێک دانیشتوان زۆرە بێت ئەم دانیشتوانە چێکە پێویستیەکانی زیابێت کە پێویستیەکانی زۆر بوو هەر لە بیناوە هەر لە سەیارەوە هەر لە خواردنەوە ئەمانش هەمووی ئەبێتە هۆی چوەی ئەوەی کە پیسبوون زیاترە بێت. هۆکارێکی تر ئەوەیە سەیارە زۆر بووە یعنی سیر ئەکەیت خەریکە هەر کەسە و ینی هەر خێزانێک و چەند سیارێکی بەپێی عەدەدی ئەندامانی خێزانەکە ژمارەی سیارەی هەیە ئەمە لە ڕاستیە خۆی شتێکی باش نییە لەبەرەوەی هەتاوەکو تۆ مەسەلەن بتوانی 4 کەس بە 2 کەس بە یەک سیارە هاتوو چۆبکە ڕێژەی بەکارهێنانی بەنزین و دەرچوونی CO2 بۆ ناو بەرگە هەوا کەمە بێتەوانێ هۆکارێکی تریان ژاوە لە ڕاستیە کۆمەڵێک مەسەلەن لە دەور و
دەوروبەری شارەکانە هەنێک کارگە هەیە کە ئەمانە غیر قانونین یان بۆ نمونە کارگەکان ئەگەر قانونیش بێت زۆر نزیکە لە شارەکانە ئەم شتە ڕێگ نەخراوە ئەگەر بێت و ئەمە ڕێگ بخرێت ئەبێتە هۆی ئەوەی کە ڕاستە بوونی کارگە و بوونی سیارە و بوونی ئەم شتانە پێویستە بۆ ژیانی ڕۆژانە و بۆ پێشکەوتنی وڵاتەکە بەڵام لە ڕاستی ئەمە خۆی ئەبێت لە وڵاتان هەمووش ینی هەموو وڵاتێک کارگەی هەیە سیاری زۆری هەیە تەنانەت کۆمەڵک ئیمارە و هینی زیاتر لە ئێمەشێ و پێشکەوت و تریشە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەوان باڵانسیان دروست کردووە بۆ نمونە ئیمارەیە دروست دەکرێت هەمووی ناکرێت بە بینا و چەند سیارێک لە بەردەمی یا بۆستی و دوو سنۆبەر دابنرێ لە بەردەمی ئیمارەکەیە بەشێکەکە بە سەوزایی بەڵام بەعکسەوە لای ئێمە بەڕاستی وانی یعنی تەنها ئیمارەیەک بەرزەکرێتەوە و کۆمەڵێک ئامێری گەرمکەرە و فێنکەرەوە دانرا ئەم ئامێرە گەرمکەر و فێنکەرەوەنش خۆتان نەزان هەمووی زەرەری هەیە بۆ ژینگە لە ڕاستیە بەشی سەوزایەکە بەشی ئەوە ناکات کە بتوانێت ئەو مەوادە پیسانە وەرگرێ و ئۆکسجینێکی پاکمان بێتەوە ئەو نەخۆشیانەی کە تووشە بن دەرەنجامی پێشبوونی ژینگە سەرەتا نەخۆشیەکانی کۆندامی هەناسەدان و هەستیاری و توشبوون بە هەوکردنی سیەکان و توشبوون بە ڕەبوو توندی هەناسەدان یەکێکە لە هەرە ئەو نەخۆشیانەی کە خەڵک پێوەی ئەناڵێنێ دواتریش ئەتوانین بڵین توشبوون بە نەخۆشیەکانی دڵ بە تایبەتی دەرەنجامی پێشبوونی ژینگە و هەبوونی گازی دوانۆکسیدی کاربۆن و یەکۆکسیدی کاربۆن یعنی تەنانەت جگەرە کێشانیش خودی خۆی یەکێکە لەوانەی کە دەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە و توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و گیرانی دەمارەکانی خوێن و تێکشکاندنی دەمارەخانەکان و تێکچوونی مێشک و جگەر و گورچیلە دەرەنجامی زۆر مادەی وەکو ئارسەنیخ و ئەسبستۆس و جیوە و قورقوشم هەندێک جار دەبێتە توشبوون بە سەرەتانی مێشک و ئەتوانین ئاماژە بەوە بکەین کە لە ئێستایە توشبوون بە سەرەتان زۆر زۆرە دەرەنجامی ئەو گازە ژەهراویانەی کە لە ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیلی ناوشارەکانەوانێ و ئەو هەموو مولیدەیەکە هەیە یان خۆ دەتوانین بڵین ئەو گازە ژەهراویانەی کە لە کارگەکانەوە دەرەچێ و هیچ چارەسەرێکی بۆ دانەندراوە بۆ ئەوەی کە پیوریفای بکرێت واتە پاک بکرێتەوانێ و ئەمەش بۆتە زۆربوونی ڕێژەی توشبوانی سەرەتانی خوێن و سەرەتانی جۆرا و جۆر کە مادە ڕێیدیۆ ئەکتیڤەکان یاخود وردە وردە هەڵکشان و نەمانی پەردەی ئۆزۆن کاریگەریەکی زۆری هەیە. لە ئەنجامی توێژینەوەیەکی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ئەنجام دراوە 3000 شوێنی سەرزەوی تاقیکردنەوە و شیکردنەوەی بۆ کراوە بە تایبەت ئاسمان و ئاو و هەوای شارەکان دەرکەوتووە 92% دانیشتوانی سەرزەوی لە ئاو هەوایەکدا دەژین کە بە پێی پێوەرە جیهانیەکان ڕوبەڕووی پیسبوون بوونەتەوە ئەمەش لە کاتێکدایە پێشتریش توێژینەوە جیهانیەکان ئاماژەیان بەوە کردووە کە 98% دانیشتوانی شارە گەورەکانی جیهان کێشەی پیسبوونی ژینگە کاریگەری لەسەریان هەیە بە پێی لێکۆڵنەوەیەکی زانایانی زانکۆی مۆنتانای ئەمریکی ئەو منداڵانەی لە شارەکاندا دەژین زیاتر تووشی کێشەکانی بیر و هۆش و زیرەکی دەبنەوە بەراورد بۆ منداڵانەی کە لە گوندەکاندا ژیان بەسەر دەبن چونکە ئەو هەوای شارەکان بەهۆی پیسیەوە زیانی تەندروستی بە مرۆڤ دەگەیەنێ. زۆری خەڵک یەتە شارەکانەوە کە گوندەکان ئاوەدان ناکرێتەوە لە ڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە لە چەند لایەکەوە لە لای ئابوووریەوە کێشەیە لەلایەن ژینگەیەوە کێشەیە تەنانەت لە لای تێکچوونی دیموگرافیاشەوە کێشەیە لە بەرەوەی کە خەڵکەکە لە هیچ شوێنێکان نابێ هەمووی خەڵک لە گوند بژی و هەموو خەڵکەکە ڕووبکاتە شارەکان بەڵام لە ڕووی ژینگەیەوە تەسیرەکەی زیاترە و لە ڕووی ئابووریشەوە تەسیرەکەی زیاترە بەڵام ئەگەر بێت و هاندانی خەڵک بکرێت لە هەموو ینی ئەوانەی کە گوندنشینن یا تەنانەت خەڵکی ترش بتوانێت پیشەیەکی بچووک بزنسێکی بچووک بۆ خۆی لە گوندێکا دروستکە زۆر باشترە لەوەی کە هەمووی بە ئیشێکی شارەوە یان ئیشێکەوە کە زیاتر دانیشتنە و جوڵەیەکی کەمی تایە سەرقاڵ بێت لەبەر ئەوەی لە گوندا ئەگەر بێت و هەموو پێداویستیەکان وەکو مەکتەبە ڕێگەوبانە خستەخانە بە تایبەتی گوندە دوورە دەستەکان هەموو ئەم پێداویستیانەی بۆ بکرێت و هەموو ئەم خزمەتگوزاریانەی هەبێت تەسەورەکەم خەڵک بە ڕێژەیەکی باش بگەڕێتەوە بۆ گوند وەلایەکی تریشەوە وەشیارکردنەوەی خەڵک کە لە ڕاستیە هەر لە دنیاوە بۆ نابێ هەموو کەس لە شار بژی نابێ هەموو کەس لە گوند بژی یعنی ئەبێ ئینسانەکان بە پیشەی جیاوازەوە خەریک بن یەکی خەریکی ئاژەڵداری بێت چونکە ئاوانە بێ باڵانسەکە تێکەچێت لەبەرەوەی سایکڵی ژیان هەروایە یعنی هەچ کەسە و ئیشی خۆی هەر کەسێک لەسەر ڕێرەوە لەسەر ئەو سایکڵە دەرچێت یعنی هەر عنسوڕێک لە عنسوڕەکانی بی ئەو ژینگە لە سایکڵەکەی خۆی دەرچێت تێگەچێ یعنی یەکێک لە عنسوڕەکان لەو شوێنەی خۆی ئیشەکە نەکات ئەبێتە هۆی تێکچوونی سروشتی ئەو شوێنە هیوادارم کە بەڕاستی هاندانێکە بێ هۆشیارکردنەوەیەک هەبێت و ئەو چینایەتی کەم بێتەوە
کە خەڵکەکە ئەوەی گوندنشینە بەڕاستی بە پیشەی خۆیەوە خەریک بێ ئەتوانێت لە گوند خوێنەواریش بێت توانێت لە گوند مامۆستاش بێت ئەتوانێت لە گوند دکتۆریش بێت بە پیشەی تریشەوە خەریک بێ بەڵام یعنی هاان بدرێن کە بگەڕێنەوە گوندەکانی خۆیان ئەوە زۆر شتێکی باشە. باشترین شت بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت لە ژینگەیەکی ئارام و تەندروستە بژی گەڕانەوەیە بۆ سروش گەڕانەوەیە بۆ ئەوەی کە لە نێو دێهاتەکانە پەنابەرن بە ئەوەی ژیان بۆ سروش بگەڕێتەوانێ سەوزاییەکی زۆر لە نێو دێهاتەکانە هەیە و سەرچاوە ئاویەکانی سەرزەوی لە ناو دێهاتەکانە ببوژێندرێتەوە و ئیهتیمام بدرێت بە ناشتنی نەمام و سەوزکردنی دێهاتەکان و حتا ناو شارەکانیش لەبەرەوەی ڕێژەیەکی زۆری ئۆکسسیژین بهێتە ناو ژینگەوە و زیاتریش ئەتوانین ئەو خواردنە سروشتیانەی کە بە دوور بین لە خواردنە کانی کە لە کارگەکانە دروست دەکرێت و بەکارهێنانی ئەو خواردنە سروشتیانە و ئەتوانین بڵین لە لادەکانیشە هەندێک شت هەیە کە کاریگەری هەیە بەڵام بۆ نمونە سەیرەکەی سیستمی ئاوەڕۆ لەوێ باش نییە بەڵام ئەتواندرێت ئەوانە چارەسەر بکرێت چارەسەری توشبوون بە نەخۆشیێکی بایۆلۆجی ڕەنگە باشتر بێت لە چارەسەری نەخۆشیە کە لە مستەقبەلە پێویستی بە بەکارهێنانی چارەسەری کیمیایی بێ یاخود بە بەکارهێنانی چارەسەری تیشک بێ. بۆیە باشترین شت ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ سروشت و دیهاتەکان گرنگیان پێ بدرێ و ژینگەکەمان سەوز بکرێ کەرتی کوشت و کاڵ و سەرچاو ئاویەکان ئیهتیمامی پێ بدرێ و ئەتوانین بڵێن لە ئێستا ڕێژەیەکی زۆر کەم ئاویمان هەیە ئەتوانین بە بوژانەوەی کانی و کارێزەکان ژینگەیش بە هەمان شێوە ئاوەدام بکرێتەوە. من وەکو گوندنشینێک بەدڵنیایی لێرە حەز بە دڵخۆشی دەکەم کاتێک کە لە گوندم بە پێیەوەی کە من لە شاری ژیاوم بەهۆی ئەوەی کە دەیەکی خۆمانم بەجێهێشتۆ ڕۆشتم بۆ شار بۆ خوێندن ژیانی ئێوەشم کردووە و ئەگەر بەراوردیکەی بە ژیانی ئێرە زۆر جیاوازە لەبەر چی لەبەرەوەی کە ئێستا لە ماڵەکەی خۆت دێرێ خانووکانی ئێمە بچووکن ئەوەی هەمانە بانیژەیەکە و سەوزایی و ناو سروشتەکە دێرێ یەکسەر لە دەرێت تەواو لە ناو سروشدای بەڵام لە شاردا چۆ هەر لە ماڵەوەبی تاوەکو لە چوار دیواردای نە سروش دەبینی نە دەرێ دەبینی نە دەتوانی بۆ جلانی کە لەبەر دایتێکەڵی خەڵک بی هەر پێویستە بۆ چوونە دەرەوەیەکی باسی یەکسەر جلەکان بگۆڕی بەس لێرە دەتوانی بێ دەرێت تێکەڵی سروش بی خەڵک ببینی ئەو تایە بۆیە دڵخۆشی لە گوندەکان زیاترە بۆیە زیاتر لە سروشتەوە نزیکین و زیاتر هەست بە ئاسوودەی دەکەی لە ناو سروشتەداکە هەموو سەرچاوەکان لەبەر دەستی خۆتدایە هەم لە بەرهەمە لەو شتانی کە دەیخۆی ڕۆژانە دەزانی چیە بەدەستی خۆت لی دەکەیەوە بەدەستی خۆت ئامادەی دەکەی وانە بڵێ بە ئامادەکراوی نازانی کەی دروست کراوە لە مارکێتەکانە بڕۆی بەرهەمەکان ئەو شتانێک کە بۆ خواردنی ڕۆژانەتە بڕۆی بیکڕی لێرە ئەوەی کە من زۆر دڵخۆش دەکە هەر لە خواردنێکەوە خەسار نابێت لەبەرەوەی مریشکتەیە تۆ دەتوانی هەموو شتەکان هەر بۆ خۆت ئامادەکەی سەرچاوەکەی ببینی بەدەستی خۆت دارێک دەڕێنی و بەرهەمەکەی دەچنیەوە هۆکاری دڵخۆشی لێرە ئەوەیە کە هەموو شتێک بە پارە نییە ینی تۆ دەتوانی میوەیەک بەدەست بێنی بەبێ پارە ئێمە ئەو هەنجیرانەی کە هەمانن دەبێت بۆ ماڵێکی دراوسێت کە ئەوان مەڕوو بزنیان هەیە لەولاوە دۆ دێنیەوە ینی هەموو شتێک بە پارە نییە دەتوانین ئەو بەرهەمانەی کە لە بەردەستماندان ئاڵوگۆڕیان پێ بکەین لێرە کە دێرێ هەوایەکی سازگارە وەرزەکان دەبینین کە هەڵبەتە ئێستا بەهۆی تێکچوون و کەشوهەواوە بەداخەوە نەباران لە کاتی خۆیدایە نە بەفر نە سەوزایی هەموو شتەکان بڵێم لە کاتی خۆیدیان بەڵام لێرە هەست بە کەشوهەوا دەکەی هەست دەکەی کە ئێمە لە زستانداین لە هاویندا اینجا هەوڵەکان بۆ نمونە ئێستا کە هاوینە خەڵکەکە خەریکی سماخشکانەوەیە یەکسەر کاتی ئەوەیە لە کاتی خۆیدا ئیشەکە نەکەی ترێکە لێ نەکەیەوە
تەواو کاتەکەی بەسەر دەچێت ینی لێرە دەزانی تۆ لە چ کاتێکدا چی دەکەی ژیان ڕۆتینات نییە هەر ڕۆژە و ئێمە کارێکی جیاواز دەکەین بەپێی وەرز و بەپێی کەش و هەوا و بەپێی سروشتەکەمان. لە ناو گوند لە ماڵێکی سادا هەرکە دێمە بانیژێ یەکسەر ئەم دەتوانی دەستت گا بە هەنجیرەکان هەنجیر بخۆی ئەمە ترێکشمیشە هەمانە ئەوە شاتوواکە من ساڵانە خەریکی شات لێکردنەوەم هەر لەسەر دارەکەم ئێستا کاتەکەی بەسەر چووە ئەمەیان ترێکشمیشە هەر کاتێک بمانەوە کە یاپراخ بکەین هەر لەسەر بانیژەکەەوە گەڵاکان لێ دەکەینەوە بۆ یاپراخی گەڵامێ و ئەمەیان خۆخە پاییزیان ئێوە جگەلەوەش ئێمە هەنجیرمان هەیە ئەو هەنجیرانەی کە بۆ خۆمان و بۆ میوان و کە زیاد دەبێ بەم شێوازە وشکی دەکەین هەڵی دەگرین بۆ زستان جگەلەوەش ئەمەش لۆبیایە ئەمە ماشن ماشە پیرەکان ئەوانەی کە هین بۆ شلە نابن بۆ خواردنی ئەوە نابن ئێمە وشکیان دەکەینەوە و لێرە هەڵیان دەگرین ئەمانش بۆ زستان لێ دەنرێن بە شلە ئەمەشیان تۆی شویتەکەیە کە داکەم هەڵی گرسۆ لە بەرەوەی شویتەکە تاوا پیر بووە ئێستاش وا داکەم دانیشتووە چاوەڕێی منە نانەکەی برژێنم بۆیە دەڕم یارمەتی ئەوی دەدەم دای گیان ئەو پرسیارم زۆر لێ دەکرێت کە من بۆچی ژیانی گوندم هەڵبژارد لەوانەیە کەسێک کە تەواوی تەمەنی لە گوندێکی وەکو ئێرەدا ژیابێ و دەرفەتی بۆ نەڕەخسابێت لە شار بێ و کارێکی دەستکەوێ ئەوە جیاوازترە بەڵام من هەم خوێندنم تەواو کرد و هەم دەرفەتی ئەوم بۆ ڕەخساوە کە لە شار بژین بەڵام ژیانی ئێرەم هەڵبژاردووە کە ژیانی گوندە لەبەر ئەوەی کە لێرە دووری لە ژاوەژاو مرۆڤەکان ئێرە هەمویان یەک دەناسن هەر شتێک بێ بە کۆمەڵ دەیکەن یارمەتی یەک دەدەن دووری لە هەندێک شت لە خانوویەکی داخراو کە تۆ هەر دراوسێکەشت ناناسی ئەنی بۆ نمونە چەندین نمونەمان هەیە کە لە شارەکاندا کەسێک دراوسەکەی تووشی ڕووداوێک بۆ هەر نەیزانیەوە ئاگای لێ نەبووە بەڵام لێرە مرۆڤەکان زیاتر لە یەکەوە نزیکن ڕاستە لێرە دەرونی شت ئاسوودەیە کاتێک کە تۆ دێ و لەگەڵ دراوسەکەت قسەی دەکەی ینی بۆ نمونە ئەوە بۆ بە شتێکی زۆر ناشرن کە دەڵێن لە بەر دەرگادا دەنیشتن و قسە دەکەن بەڵام هەندێک وڵات هەیە کە دەیانەوێت بیکەنە لیستی کەلەپورەوە بەڵام شتێکی زۆر زۆر جوانە من لەم ماوەی پێشودا ڕۆشتم بۆ لای ژنێکی لە جەژندا دەگەڕام چم بۆ لای ژنێکی دەیەکەمان هەڵبەتە ئەوە بەسەر گوندەکانیشدا خەریکە دێ کە خەڵک سار دەبێتەوە تێکەڵاویان و قسەکردن و ئەو شتانە گوتی کاکە ئێمە ڕۆژ وا بوو لەگەڵ ژنێکی دەجاریەکمان دەبینی دەڕۆشتین بۆ کاینەیەکمان دەبینی لە مەڕدۆشین و بزندۆشینەیەکمان دەبینی بەڵام ئێستا خەڵکەکە تەنانەت لە گوندەکانش خەریکە وای لێدێ خەریکە ئەو کولتورە تێکەڵمان دەبێت کە خەڵک بۆ کارێک نەبێ ئەسڵەن وای لێ هاتۆ ڕووی نایە بچێ بۆ ماڵە دراوسەکەی کە بەداخەوەەوە شتێکە ئێمە دەمانەوێت ئەو کولتورە پارێزین و نەی هەڵین تێکچێت. یەکێکی کە لەو بەرهەمانەی کە لە گوندەکەی ئێمە هەیە کە باب باپیرانمان ڕواندویانە و ئێستاش ئێمە لی دەکەینەوە ئەم ترشەیە کە بەم شوازە گوڵاکەی لێ دەکەینەوە لە شاخەکان کە پێی دەڵێن سماقشکانەوە اینجا لە دوای ئەوەی ئەمە دەگوشرێ ینی مەبەستمەوەی کە دەنگەکانی جیا دەکرێتەوە لە ئەم چێوکێکی هەیەی ترشیش یەکێکە لەو بەرهەمانەی کە لە گوندەکان هەیە بەتابەتی گوندی ئێمە کە ناوچەیەکی شاخاویە و لە باب و باپیرانمان ئەم ترشانیان ئەم سماقیان ڕواندووە لە کێوەکان و ئێمەش دەچین لەبەر تشکی خۆر گوندنشینان دەچن ئەم ترشە دەشکێننەوە کە بەم شێوەیە گوڵە ترشەکە
دوای ئەوە دەیگوشین جیا دەکەینەوە لە دەنگەکان جیا دەکەینەوە لە شێوکەکە ئێستا ئەمە گوشراوە و لە پاشانیش ئەمە بۆ فرۆشتن نابێت ینی ئێستا ئێمە ئەم ترشێکی ئاوای لێ هاتووە ناتوانین ڕاستەوخۆ بیدەین بە خەڵک بەکاری بێنێ بۆیە بەم بێژینگە کە ئەمە لە چەرمی ئاژەڵ دروستکراوە دەیبێژینەوە جارێکی کە دەیبێژینەوە بۆ ئەوەی کە هەرچی چێوک کە پێوەی ماوە ئەو پاشماوانەی کە بەکەڵک نایە بۆ خواردن ژیای دەکەینەوە و ئەنجا دەتوانین هەر ئەم ترشەش کە لی دەمێنێتەوانێ بەم شێوەیە بۆ هەندێک خواردن و بۆ ترشاوە بۆ شتانە بەکاردەهێنرێ و ئەمەش جارێکی کە بهاڕدرێتەوە لە سندۆڵدا دەنگکە ڕقەکەی جیا دەکرێتەوە بۆ زەڵاتە بۆ شتانە ئەو ترشەیە کە لەبەر دەستی ئەودایە و بە کەبابیدا دەکەن. لە ڕاستیدا ئەم ترشە بەم شێوازە بەبێ ئەوەی جارێککە ئەم بێژانەوەی من بۆ ئەوەیە کە ڕاستەوخۆ بکرێتە بازارەوە بگا بە دەستی خەڵک. ئێستا من پرۆژێکیژی دێهاتم هەیە کە ئەو بەرهەمانەی کە لە گوندەکاندا هەن کۆیان دەکەمەوە لە جیاتی ئەوەی ئەم ترشا بە فەردا بنێرێ و جارێکی کە دووسێ دەست بکە و بگاتەوە بە دەستی خەڵک ڕاستەوخۆ ئەم ترشە خۆمان دەیبێژینەوە دەیکێنە ناو زەرفەوە و ڕاستەوخۆ دەیگەێنینە دەستی خەڵک یعنی بەبێ و چەند دەست بکە هەم نرخێکی هەرزانترە هەمیش ئەوەی هەیە هیچ قەشێکی تێدا ناکرێت بە تازەیش دەکاتە دەستی خەڵک. تێکچوونی هاوسەنگی لە بینی شار و گوندەکاندا هۆکاری سەرەکی کەمی خزمەتگوزاریە لەبەرەوەی بۆ نمونە ئێستا ناکرێت تۆ لەبەرەوەی کە لە گوندا دەژی منداڵەکان نەخوێنن ینی شەمونە خوێندەوار دەرچن بەڵام لێرە خوێندنێکی وای لێنی هەتاوەکو چەمپۆلێکی دیاری کراوە دوایەوە ناچارن خەڵکەکەیان ئەوەی واز لە خوێندن بێنن بە منداڵەکانیان ئەوەیە کە دوایان کەون بۆ شار. جگەلەوە ئێستا ئەو بەرهەمانەیە کە ئێمە هەمانە ئەو ترەیە کە بینیتان ناچارین یان بیکەین بە مێوژ یانیش بیکەین بە دۆشاو لەبەرەوەی ڕێگاکە ئەوەندە ناخۆشە ئەو ترەیە هەتاوەکو دەیگەێنە شار هیچ پارەیەک ناکە ینی ناتوانی ترێکە ساختەیەوە. خزمەتگوزاریەکان زۆر کە من ئاوڕلەوە نادێتەوە باشە زین گوندەکان بیکەین بە سەرچاوی جگەلەوەی کە بەرهەمی خۆماڵیمان هەیە گوندەکانی ئێمە ئەوەندە جوانن کە دەکرێت بکرێنە شوێنێکی گەشت و گوزاریش لەو ڕۆژەوە بیکەینە سەرچاوەیەکی داهات. ئێستا ئامانجی من ئەوەیە کە ڤیددیۆکانم دەکەم بۆ ئەوەیە بە پردێک لە بینی شار و گوندەکاندا خەڵک ببینن کە ئێمە لە گوندەکان چۆن دەژین چەند کللتورمان پاراستووە جگەلەوە خەڵک بڵێن چی لەم ساڵانەی پێشوودا بەهۆی ئەوەی کە هەمووی دامەزرا هەمووی خەڵک بە ئاسانی کاری لە شار دەستکەوت و ئیسراحەتی کرد ئەو نەوەی کە لەدایک بوون ئێستا هیچ باگراوندێکیان نییە لەسەرەوەی کە بڵێن ژیانی گوندەکان چۆنە ژیان لە ناو سروشدا چۆنە منداڵەکان گەنجەکان نازانن ژیان لێرە چۆنە کاتێک کە من ڤیددیۆکان دەکەم ڤڵۆگەکان دەکەم بڵاوی دەکەمەوە لە یوتوب و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە بەکارهێنەری زۆریان هەیە ئەم شتانە دەبینن چەندین نامم بۆ دێ کە کچانی گەنج منداڵەکان دەڵێن جات خوا باپڕێنەوە بۆ دەیەکەمان کە داکوبابیان هیوا هەیە 10 ساڵە نەهاتۆتەوە بۆ ئەم دێی ئێمە بەس کە منداڵەکانیان ئەو شتانە دەبینن سیر دەکەن نا ئێمە گوندەکانمان جوانن خۆشن دەتوانین بچین لێیان بژین. بۆ ئەوەی کە گوندەکانمان ئاوادان بنوەنەوەیەکی خوێندەوار پەروەردە بکەین
گرنگترین شت ئەوەیە کە گرنگی بدرێت بە ئەوەی کە قوتابخانەکان لە گوندەکان بمێنەوە چونکە ڕۆژ بە ڕۆژ تا خەڵک کەم دەبێتەوە قوتابخانەش نامێنێ و ئەو کەسانی کە ناچارن لەناو گوندەکان هەر بمێنەوە بەهۆی بژێوی ژیانیانەوە بەهۆی ئەوەی کە ناتوانن بڕۆنە شارەکان ناچارن کە منداڵەکانیان واز لە خوێندن بێنن کە بەداخەوە جگە لەوەش خاڵێکیکەی زۆر گرنگ ئەوەیە کە کەرتی تەندروستیش لە گوندەکان گرنگی پێ بدرێ ئێستا ئەم دەی ئێمە یەک پزیشکی هەیە بۆیە کاتێک کەسێک لە شێوەکان لە شوێنێک بریندارێک هەبێ چوزانم مارودوو پشک هەیە لێرە ئەگەر شتێکی ئاوا هەبێ خزمەت گوزاریەکی وامان نییە کە خەڵکەکە پشتی بێ ببەستن جگەلەوە کە ڕێگاکەمان هەر زۆر دڵخۆشە بۆیە ئەمانە ڕێگەی ئەوەن کە گوندەکانمان ببوژێتەوە کوردستانمان هەر ئاوادان بێ. چەند ڕێگەچارەیەک بۆ چارەسەرکردنی تێکچوونی هاوسەنگی نێو شار و گوندەکان، پشگیری گەڕانەوە بۆ گوندەکان، زیندووکردنەوەی ئابووری کشت و کاڵی، خودبژێوی ژیانی گوند، بەزانستیکردنی کەرتی کشت و کاڵ، دامەزرانی پیشەسازی خۆراک، گەیاندنی خزمەتگوزاری بە گوندەکان، دابینکردنی دەرفەتی کار لە گوندەکان بۆ بەهێزکردنی ئابووری گوند و زیادکردنی داهات. یەکێک لەو بەرهەمانەی کە هەیە لە گوندەکەی ئێمە یەکێک لە بەرهەمە بە نرخەکان بوونی هەنگوینێکی ساغەکە لە گوڵی ترشەوە بەرهەمدێ ئەمەش نمونەی هەنگوینەکەمانە بابی بینەوە بخۆین. لباني وساعات بينزل وروشتو هر وخون بتاقي تانيم كان قايد بيتم بانان درم بس ماقش كان هتايا واري لا سماق يبوم ويستار روشتو مشتاق لباني وا مشتاق مناو توا ليبونو ولا مشتاق دا بار قلام بريو هاتو موا حظ زور مبي خوشا حل مناي اسال بغدايا اقصاري او كرم او دم في خوشا عزم لشعري ما عندنا بمقات نا والله ما عندنا زور من العادي في خوشه وحزم لجندي وحزم لشعرينيا ما عاديشم هي لشعري من دالشم هل لشعري شكوري احتياجيشم فيني والله نهر حزم ليله العادي ولا العادي في خوشه هر عزم للعادي وعزم لو شواني ودقريم ومرتاح احترمو بوني ساران بوني ناف شعري فين اخوشه حار اي ناف شعركش فين اخرته او كوري غوري ما باقي خويس ما مران اتشام نخورته اغن نخورته ليره زور في خوشه زور تندرستم اگروش مو شعري نخوشم زای هوا ایرو ای شرط بتیک استالبانی واسما قدش کنم مشتاق دنمو لا اوشوي هر وز زانم پاشا اما ده خوش 2000 شالی ناوا نان ما خواردوا نجم کردوا دانشتون بسواری کرکای روشتون بسواری کرکای اتموا ده ام تریو مدارن وینا تو بشاری ام زاگلاکش بقول کنده دنمو هاوسەنگی ژینگەی و ژیانکاری نێوان گوند و شارەکان تێکچوونێکی مەترسیداری تێکەوتووە بۆی کە بتوانین ئەم هاوسەنگیە بۆ نێوان گوند و شارەکان بگەڕێنینەوە پێویستمان بە پلانێکی وردی زانستی هەیە بۆی شارەکانمان نەبنە گوندی گەورە پێویستە گوندەکانمان بکەین بە شاری بچووک ئەرکی حکومەت و ڕێکخراوەکانە کار بۆ گەڕانەوەی ئەم هاوسەنگیە بکەن و کار بکەن بۆ گەیاندنی خزمەتگوزاری بە تەواوی گوندەکانی باشووری کوردستان تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.